زۆر بەخێر بێن. ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسیەمان پێ گرنگ بوو لەبەر ئەوەی کە ئەو شتانی لە بەغا و تومانە ممکنە تا ئێستا هەم ڕاگەیەنەکان هەم ڕای گشتی پێویستی بە پرسیار و وەڵامی تر هەبێت. بێگومان چوون بۆ بەغا لەم هەلومەرجە کە نەک هەر ئێوەی ڕۆژنامەنووس بەڵکو ئێمەی سیاسەتمەداریش پرسیاری جۆرا و جۆرمان هەیە و پێویستیمان بە وەڵام هەبوو. بەڕاستی یەکێک لەو پایتەختانەی کە دەبوو بڕۆین و یەکەمین پایتەختیش دەبێ بڕۆین لەم هەلومەرجە وەکو وەفدێکی ڕەسمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەغدا بوو، کاربەدەستانی بەغدا بوو، حزبە سیاسیەکانی بەغدا بوو. بێگومانەوە هەموو لایەک ئەزانن کە ئێمە هەمیشە وتومانە بڕیاری سیاسی سربەخۆیی هێزە سیاسیەکانی کوردستان کارێکی زۆر زۆر گرنگە. ڕەفراندۆم مافی دیموکراسی بێ ئەملا و ئەملای نەتەوەی کووردە و چارەسەری کێشەی ئابووری، کێشەی سیاسی، کێشەی دەستوریش لەم هەلومەرجە هێشتا شارڕێگاکەی بەغایە. هێشتا چارەسەرەکەی، چارە ستراتیجیەکەی کێشە ئابووریەکانمان، کێشە دەستوریەکانمان، کێشە ئیداریەکانمان، کێشە سیاسیەکانیشمان هێشتا ئێمە لە بەغداین. بۆ یەکێتی هەمیشە ئەم خەسڵەتەی خۆی پاراستووە، ئەم تایبەتمەندێتی خۆی پاراستووە کە ئێمە لە بەغداوە کێشەکانمان نەتوانین چارەسەرکەین و لە بەغداوە ئەتوانین خیتابی سیاسی خۆمان بۆ هەر ئاراستەیەکی مافی چارە نووسیش بێ دەبێت لە بەغداوە ڕای بگەینین. بۆ ئێمە ئەمە لە 5 مانگی ڕابردوو ئەمە دووەمین جارە سەردانی بەغداکەین و ئەم جارە لەبەرەوەی هەلومەرجێکی تایبەتی لە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی هەندێک لە دەوڵەتە ئەقلیمیەکان موتوربە بووە، یەکانگیر بووە. بۆیە چوونمان بۆ بەغدا لە هەلومەرجە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرمان پێ باش بوو و ئێمە لە بەغدا دوور و نزیک نە لەگەڵ پەرلەمانی عێراق، نە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق، نە لە کۆبنەوە لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار، نە لەگەڵ هیچ کاربەدەستێکی حکوومەت دوور و نزیک لاینی کەمی داخوازی ئابووریمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە. هەموو داخوازیەکانمان داخوازی دەستوری بووە، چارەسەری کێشە سیاسیەکان بووە، سەر لە نوێ بە پێی پرۆژەیەک و یاسایەک گفتوگۆ بووە بۆ کێشەی نەوت و غاز، چارەسەری مەسەلەی بودجە و موچە بووە. تەنها لەگەڵ حزبەکانە بۆ بتەوکردنی پەیوەندی حزبیەکانمان قسەمان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و ئەسڵەن درابێتیش بە گوێمانە کە ئایا لێرە و لەوێ بە ناڕاستە و خۆ درابێتیش بە گوێمانە ئایا واتون بۆ ئەوی داخوازیەکانی تەنها پارێزگای سلێمانی و گەرمیان یا کێشەی کەرکووک چارەسەرکەن بە تەناوتوانە نا، ئێمە بۆ باشووری کوردستان هاتوین، بۆ کێشەکانی سەرانسەری باشووری کوردستان هاتوین، بۆ چارەسەرکردنی بودجەی موچەی سەرانسەری باشووری کوردستان هاتوین و ئێمە لە ڕووی وجدانیەوە بە هیچ شێوەیەک حەق بەخۆمان نادەین بین کوردستان، باشووری کوردستان، هەرێمی کوردستان لێکدا ببڕین. بۆ ئێمە لەسەر ئەو تەوەرانە کە سیاسەتی نێودەوڵەتی نیگەرانیمان هەیە بەرامبەری و دواخستنی گفتوگۆ لەگەڵ هەرێم و بەغدا نیگەرانیمان هەیە بەرامبەری و چارەسەر نەکردنی هەتا ئێستای کێشەی ئابووری و غاز نیگەرانیمان هەیە بەرامبەری و سەرنجام دەستەبەرکردنی مافی سیاسی لە هەر ئەگەرێک و مەگەرێک کە لە ناوچەکە ڕۆیە ئێمە جەختمان لێ کردوێتەوە و داواشمان کردووە لە حکوومەتی عێراق لەگەڵ جەنابی عەبادی، لەگەڵ جەنابەکانی سەرۆکەکاری حیزبەکان، لەگەڵ جەنابی سەرۆکی پەرلەمان و لە کۆبوونەوەی کە سەرۆکی هەموو کتلە سیاسیەکانی عێراق لەگەڵ جەنابی سەرۆک کۆماریش دانیشتین لەسەر پرۆژەیەک کە سەرۆک کۆمار پێشکەشی کردووە. لەوێ وتمان تکاکەین عێراق هیچ حیزبێک لە عێراق نەبێ بە بەشێک لە گفتوگۆی پشتی پەردەی هەندێک دەوڵەتی گەورەی دنیا لەگەڵ هەندێک دەوڵەتی ئیقلیمی نەبێ بە بەشێک بۆ احتیمالاتی
احتیمالاتی ڕێککەوتنی نهێنی لەسەر حسابی دیموکراسی و لەسەر حسابی مافی چارەنووسی کورد بە تایبەتی لە ڕۆژئاوا کە ئێستا جەبهەی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی هەندێک لە پیلانەکانە. داوامان کرد کە عێراق حەقی خۆیەتی لەم گفتوگۆیانە بەشداری بکە، بەرژەوەندەکانی بپارێزیێ، هێزەکان باشتر دابین کە بۆ دوژمنایەتیکردن دژایەتیکردنی داعش و لە ناوبردنیان، بەڵام بە هیچ شێوەیەک نابێ عێراق بچێتە ناو هاوکێشەیەکەوە کە دژی ئیرادەی ناتۆوەی کورد بێ. ئەم قسانەمان لەگەڵ سەفیری ئەمریکاش کرد، ئەم قسانەمان لەگەڵ سەفیری چینیش کرد و ئەم پەیامی ئێمە بە ئاشکرا بڵاومان کردەوە و گفتوگۆیەکی مەسئولانەمان بۆ کورد کرد و ئەشتوانم بڵێم بێجیاوازی قسەکانمان بۆ بەرگریکردن بۆ لە ئەزمونونەکە بە هەموو حزبە کوردستانیەکانی ئەزمونونەکەشەوە و بەجەختکردنیشمان لەوەی کە هەتا کێشە لەگەڵ بەغدا دوا بکەوێ، هەتا کێشە لە بەغدا دواکەوێت دەرکەوت شیعەکانیش لە بێن خۆیان ترازان، دەرکەوت سونەکانیش لە بێن خۆیان ترازان، دەریش کەوت کێشە لەگەڵ بەغا لەسەر ئەساسی دەستور، لەسەر ئەساسی نەوت و غازی نوێ یعنی گفتوگۆی نوێ و لەسەر ئەساسی سیاست و چۆنێتی پشکداریمان لە حکوومەت تا ئەمە دوا بخەین دەرکەوت حتا لە کوردستانیش کێشەکانی پەرلەمان، چارەسەرکردنی کێشەکانی سەرۆکی هەرێم و سەرنجام کێشەی ئێستای نێوان هەولێر و سلەیمانیشی هاتۆتە سەر. ئەمە هەمووی هۆیەکەی دواکەوتنی یا دواخستنی چارەسەرکردنی کۆی کێشەکانە. ئێمە ئەم تایتڵانەمان پێ گرنگ بوو بۆی هەمووتانی عەرزکەین، بۆ ڕای گشتی گەلەکەمانی عەرزکەین و بە دنیاییەوە کۆتا قسەکەم ئەوەیە هەم لە بەغدا ئێمە وەکو یەکێتی قوتابخانەکەی جەنابی مام جەلال بەشێکین لە چارەسەر و لە هاوسەنگی و لە کوردستانیشە هەر بەشێک دەبین لە چارەسەر و هاوسەنگی. بەخێر بێن جارێکی تر.